پێ کاتۆن ببرێت کاتۆن ئاوەکان نییە ئاوا لە سەرێک لە ترێت ئێمە بینین کەوا دوژمن هەموو کات شکستە خوات بەرامبەر گەریلاکان و شەڕوانان هێرشەکاتە سەر نەتەوەکەمان لە هەر چوار پارچەی کوردستان تەنانەت هێرشەکاتە سەر ئەو وڵات پارێز و نیشتمان پەروانەی کەوا لە سنووری سلێمانیشان هەن ئەمڕۆ بە ئابڵوقەدانی شاری سلێمانی و زەختکردن لە شاری سلێمانی هەم خەڵکەکەی و هەم سیاست مەداران و هەم پارتەکانی ئەوێت منطقەی سلێمانی بە تەسلیم بگرێت چونکە وتوانە نابۆ داگیرکاری ئەڵێن نەخێر بۆ داگیرکاری و خیانەت بەڵێ بۆ یەکێتی نەتەوەی کورد بڵێ بۆ پێکەوە ژیانی گەلی کورد بڵێ بۆ یەکبوونی پارتە سیاسەکانی گەلی کورد و هەموو هێزەکانی گەلی کورد ئەلەوە دوژمن پێ ناخۆشە و سەغڵت بۆ ئەمڕۆ هێرشەکاتە سەر دەڤەری سلێمانی و دەوروبەری لەلایەکی ترەوە حکومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کاتێک لە شکست نێزگە بنەوە بێچارە ئەمێنن بەرامبەر و قەیرانانەی کەوا دروستیان کردووە و ئەو ڕەوشەی کەوا هێنایەتە سەرگەلی کوردە لە باشووری کوردستان و هەتا پارچەکانی تریش کاتێ شکستە خۆن تێن هێرشەکەنە سەر و خەڵکی وڵات پارێز خەڵکی تێکۆشەر خەڵکی ئەو هەواڵانە سەر و هەواڵانی کەوا تێکۆشان ئەمڕۆ بەڕێوە بن لە ناو تەفگەری ئازادی و سەرکردایەتی ئەم حرەکەتاکەن تێن هێرشەکەنە سەریان لە ڕێگای ماڵپەڕی سێبەر و درۆوە ئەیانوێ بوختان و درۆ بۆ هەواڵان ئێمە هەڵواسن و بۆ تێکۆشەرانە هەڵواسن کەوا ئەمڕۆ بەرامبەر ئەوان وەستا و لە بەرخودانێکی مەزندایە بۆی ئەو درۆ و پروپاگاندانەی ئەوان هیچ بەهاو ئەرجژێکی نییە لای ئێمە و خەبات و تێکۆشان خۆمان بەرامبەرەوە زیادەکەین و ناو کۆمەلگا زیاترەمێنین و تێکۆشانی و ڕۆشنبیری ناو کۆمەلگا زیاترەکەین و ئێمە ئازانین ئەو تێکۆشانی کەوا ئێمە گردومانەتە بەر و ماوەسە شەماڵ گردێ بەر ڕێگایەکی ڕاست و پان و بەری نییە بۆ ئێمە ڕێگایەکی زۆر دژوارە ڕێگایەکی ماندووبوونە ڕێگایەکی سەختە ڕێگایەکی ئاگرە بۆ ئێمە بەڵام بەرامبەر ئەوەیش هەموو بە بەرخودان و بە باوەڕێکی مەزنەوە ئەو ڕێگایەمان هەڵبژاردووە و بەڵێن بە ماوەسە شەماڵ و هەموو شەیدان دەین ئەو ڕێبازە لانەدەین لەو ڕێبازە و ئەو ڕێبازە بپارێزین و تاماوین لەسەر ڕێبازی مامەسە شەماڵ و هەموو شەیدان تێکۆشان بکەین تا گەینە تەواوی ئامانجەکانمان ئەوش ئامانجی ئازادی و دیموکراسیە بۆ گەلی کوردستان و تەواوی گەلانی ناوچەکە وەکوتمان ئەو ڕێگایە ڕێگایەکی ئاگرە بۆیە ئێمە هەمومان با پێکەوە یەکێتی نەتەوەی گەل دروست بکەین و پێکەوە ئەو ئاگرە لەبەرکەین و تێکۆشانێ بکەین بەو ئاگرە دیسانەوە دار و بەردی خاینان و دوژمنکاران و داگیرکاران بستوێن و لە ناوێن بدەین تا گەینە ئازادیەکەوە شەیدانمان لە پێنا تێکۆشانیان بۆی کرد دووبارە سەر ڕێز و نوازش بۆ خانەوادی شەید و شەیدان دادەنوێنین بەڵێن دەدەین لە ڕێبازەکەیان بەردەوامە بین تاکوە گەینە سەرکەوتنەکەمان شەید نامرن شەید نابرن شەید نابرن